بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بە هێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە. ئازیزانم ئەمڕۆ لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکردنی خولەکان و بە تایبەتیش پاشەوەی شەوی ڕابردوو یەکەم پاڵەوانێتی فەرمی و یەکەم نازناوی فەرمی لەسەر ئاستی پێنج خولە گەورەکەی ئەوروپا، نەک لەسەر ئاستی کۆی گشتی خولەکان، چونکە ئێمە دەزانین کە پۆرتۆ جامی سوپەری پورتوگالی لە سپۆرتینگ لیشبۆنە بردەوە بۆ پاڵەوان. بەڵام دووەم پاڵەوانێتی جامی پاڵەوانێتی ئەوروپیەکان بەڕێوە چوو کە تێیدا ئەنجامدانی جامی قەڵغانی خێرخوازی بوو کە تێیدا مانچستەر سیتی و مانچستەر یونایتد لەسەر یاریگای وێمبڵی ناودار ڕوبەڕووی یەکبوونەوە کە تێیدا مانچستەر سیتی بە لێدانە یەکلاکەرەوەکان توانی سەرکەوتن بەسەر مانچستەر یونایتددا تۆمار بکە و ببێتە پاڵەوانی خولەکەی کە لە 3 ساڵی ڕابردوو نازناوەکەی بۆ یەکە لایەنەکانی لیستەر سیتی و هەروەها ئارسیناڵ و هەروەها لیڤەرپوڵ لەدەستدا بوو و ئەمێ ئەوەش بڵێم لە ماوەی ئەم 3 ساڵەدا خودی گواردیۆلاش و مانچستەر سیتیش ئاماژەیان بۆەوە کرد کە ئەمە پاڵەوانێتیی دۆستانەیە کە من پێشتر هەر لە بەرنامەی شیکاری وەرزشی باسی کۆمەنەتی شێڵدم بۆ کردوون کە ئەم نازناوە ئەم جامە دەکرێتە جامێکی خێرخوازی دابەش دەکرێت بەسەر نەخۆشەکانە و هیچ داهاتێکی بۆیانەکان تێدا نیە و تەنها یاریکی خێرخوازیە بۆیە لاوی لێنراوە جامی قەڵغانی خێرخوازی سەرجەم داهاتەکان دەچێتەوە بۆ پرۆژەی خێرخوازی. بۆیە قسەی پێشتری گواردیۆلاوەوان ئەم جامی درعی خەیری ئینگلتەرا جامی سوپەری ئینگلتەرا وەکو جامێکی دۆستانەوە بوو، قسەکەیان زۆر منتەقی بوو کە لە 3 ساڵی ڕابردوو بەردەوام گواردیۆلا تەشیدی لەوە کردێتەوە. بالفعل بە پێ و دابەشکاری کە کراوە بە بێەوەی کە کۆمەنەتی شێڵ حسابی بۆ کراوە و داهاتەکەی سەر بکرێ بەڵێ وەکو جامێکی دۆستانە و جامی قەڵغانی خێرخوازیە. بەڵام دوێنێ کە بردیانەوانێ قسەیەکی دیکەیان دەکرد، بەڵامی تر خۆی وایە پاژەوەی مانچستەر سیتی لە 3 نازناوە وەرزی ڕابردوو تەنها نازناوی پریمەر لیگی برداوانێ، ئێستا دەکرێتەوە نازناوی کۆمەنەتی شڵدی ژۆک و نازناوێکی گەورە بۆ خۆلێک بێتەوە سێریکەی بە تایبەتی کە بۆ مانچستەر سیتی گرنگ بۆ گەر دۆستانەش بێت، چونکە بۆ لە 3 ساڵی ڕابردووە کە پاڵەوان بووە ئەمە 4ەم ساڵی بووە بەرامبەر بە لیستەر سیتی شکستی خواردووە، بەرامبەر بە ئارسیناڵ شکستی خواردووە، بەرامبەر بە لیڤەرپوڵ شکستی خواردووە و تەنها لە مانچستەر یونایتدی بردوێتەوانێ لەوەی کە بۆتە پاڵەوان. بۆیە حەقی خۆیەتی کە گرنگێکی تاوا بە بردنەوەی پاڵەوانتیەوە. بەڵام من لێرەدا باس لە کۆمەنەتی شڵ ناکەم و باس لە بردنەوەکەی مانچستەر سیتی ناکەم کە بەلێدانە یەکلاکەرەوەکان لەسەر حسابی مانچستەر یونایتد سەرکەوتنەکەی بەدەستێنا. باس لە چی دەکەم؟ باس لەوە دەکەم لە وەرزی ئەم ساڵا کۆمەڵێک ڕایەنەری زۆر پێرفێکتمانەیە، کۆمەڵی ڕانەری زۆر ناودارمانەیە لە ئینگلتەرا و مەرکاتۆیەکی زۆر ناوازەمان هەیە لە ئینگلتەرا کە پێویستەکە قسەی لەسەر بکەین و باس لەوە بکەین کە ئایا پرێمەر لیگ باشترین مەرکاتۆی کردووە لە وەرزی ئەم ساڵا بە چاویانەکانی دیکە و ئایا لە ڕووی ئاسی ڕانەرانەوە ڕۆشتنی یۆرگن کلۆپ هەڵسەنگاندنێکی گشتی بکەین بۆی کە بزانین چ زیانێک بە خولەکە دەگەێنێت و چ زیانێک بە لیڤەرپوڵ دەگەێنێت و ئایا ڕۆشتنی ئەستێرەیەکی وەکو جولیان ئالڤارێس لە ڕیزەکانی مانچستەر سیتی و پڕکردنەوەی شوێنەکەی کە سالڤینۆ پێشتر هاتووەتە ئەم تیپەوە، بەڵام هێشتا دیار نییە کە شوێنی ئەلڤارێس بەکوێ پڕ دەکرێتەوە کە گواردیۆلا ئاماژەی بۆەوە کرد کە بەڵێ هێرشبەرێک دێنە یانەکە و بۆ یارمەتیدانی ئەرلینگ هالاند، چونکە هالاند ناتوانێت لە تەواوی یاریەکان سەرەکی بێت، ئەمە جگەلەوەی کە بیرمان نەچێ پێکانیش شتێکی واری دەکە گەر بێت و لەم حاڵەتەدا ئەگەر هالاند تووشی پێکان بێت لە مانچستەر سیتی تیپێکی بێ هێرشبەر ئەمێنێتەوە بێ یاریزان دەمێنێتەوە. بۆیە پرسیارەکان لێرەدا بەو جۆرەیە کە لەگەڵ ئەوەی کە ئێمە پرسیاری دەوە دەکەین لە بەهێزترین مەرکاتۆ ئەنجامەدرێ دەتوانین بە دیوێکی تر بپرسینەوانێ ئایا لەگەڵ بەهێزترین مەرکاتۆیە بەهێزترین ڕکابەریش دەبینین لە وەرزینەوەی پرێمەر لیگە. بۆ نمونە ئەگەر ئێمە هەڵسەنگاندنێکی گشتی بکەین هەڵسەنگاندنێک بۆ تیپە پاڵێوراوەکان ئێمە وەرزەی بردنەوەی نازناوی پرێمەر لیگ طبعاً وەک پیشەی هەمیشەیی مانچستەر سیتی وەکو یەکێک لە پاڵێوراوەکان
ناوی دەمێنێتەوانێ ئەوەی کە هەمانە وەکو بەهێزترین ڕکابەر وەکو پلانی پێشوەختە یانەی ئەرسیناڵ وەکو بەهێزترین ڕکابەر ناوی دێنرێ و دواتر لە دوای یانەی ئەرسیناڵەوانێ باز لە چی دەکرێت باز لە نوێکارەکانی مانچستەر یونایتد دەکرێت کە ئێستا بە تەواوی باسی لێ دەکەم کە پەیوەستێکەمەوە بە مەرکاتۆی تیپەکەوانێ لەگەڵ مانچستەر یونایتد ئێمە لێڤەرپوڵمان هەیە و نوێکاری تۆتنهاممان هەیە کە بەم دوای گرێبەستی سۆلانکیشی واژوو کرد ئەمە جگەل لە ئەستۆن ڤێلا و هەروەها نیوکاسڵ کە ئەمانە مووی نوێکاریی باشیان کردووە و جگە لەوە ژیانەی وەستهام یانەی وەستامیش کە لە وەرزی ئەمساڵ کۆڕانکاریی گەوری لە پێگاتی تیپەکەیە کردو و خەونیۆکردنەوەیکی باشی کردووە یعنی دیقەتەی تۆپ شەشی پریمەر لیگ مەرکاتۆیەکی باشیان کردو جگە لە لیڤەرپوڵ کە لیڤەرپوڵ بەهێمنی لەگەڵ ڕانەری نوێیە پاژەوەی ئارنی سلۆت هاتووە ڕاهێنانی تاو بە تیمەکە کاوە تاو لە کواڵیتی تیپەکە دڵنیا دەبێتەوە ئەنجە بڕیاری گرێبەستە نوێەکان دەدات بۆیانەکەی کەەوە ئێستا لە زومبندیەوە لیڤەرپوڵ دەیەوێت کارەکانی دەست پێ بکەوە دەیەوێت گواستنەوەکانی خۆی ئەنجام بدات مانچستەر سیتی هەر لە وەرزی ڕابردوو ئامادەکاری کردبوو بۆ شوێنگرتنەوەی ڕیاض محرز بۆی کە یاریزانێک بێنێت بۆ جێگرەوەی ڕیاض محرز بەڵام دواتر ڕۆشتنی جولیان ئەلڤارێزیشی بە دوای هاتووە بۆیە سیتی پێداگیرە لەوەی گرێبەستێکی نوێ واژوو بکات بۆ نوێکردنەوەی تیپەکە ئەوەی ئەرسیناڵ کە ئەنجامی داوە گرێبەستکردن لەگەڵ کالیافیۆری و گەڕانەوەی تیمبەرس کە دەبێتە گرێبەستێکی نوێ بۆ ئەرسیناڵ واتە هەم بەرگریکاری ڕاست و دڵی بەرگری و هەم بەرگریکاری باڵی چەپ و دڵی بەرگری بۆ ئەرسیناڵ زیندوو بۆ تۆ ئەم تیپە کامڵتر بۆ تۆ ئەوەی کە ئێستا ئەرسیناڵ کاری بۆ دەکات و دەبێت هەوڵی بۆ بدات هێنانی هێرشبەرێکی سەرەڕمی ڕاستەقینەیە چونکە بە دوو هۆکار گابرێل خیسۆس ناتوانێت خزمەت بە پێگاتەکەی میکەل ئارتێتا بکات یەکەم هۆکاریان بوونی پێکانەکانە کە بەردەوام پێکان بەرۆکی گابرێل خیسۆسی گرتووە لە ماوەی ڕابردوودا خاڵی دووەم ئەرسیناڵ پێویستی بە هێرشبەری سەرەڕمی سەرفە نەوەکو هێرشبەرێکی سەرەڕمی وەهمی واتە ژمارە نۆی سەرفێوێ لە ناو ناوچەی سزایە وەکو چۆن پێپ گواردیۆلا سەر ڕایبردنەوەی نازناوەکانی پرێمەرلیگ بەڵام لە پێناوبردنەوەی چامپیۆنز لیگ و دەستکەوتە گەورەکاندا بڕیاریدا واز لە ئەفکاری هێرشبەری وەهمی بێنێ و پێداگیر بێت لەسەرەوەی هێرشبەرێکی ژمارە نۆ بێنێ بۆیە ئارسیناڵیش پێویستی بە سەرڕمێکی ژمارە نۆیە ئیترم سەرڕمە چێ دەبێت لە کۆتاییدا ئێمە نازانین بەڵام ئەگەر بێت و هەر بەم جۆرە بەردەوام بێ ئارسیناڵ لە پشتبەستنی بە جیسۆز و پشتبەستنی بە کایاڤێرس دوور نییە ئارسیناڵ لە کۆمەڵە یاریدا کە پێویستی بە گۆڵ دەبێت پەچی بکەوێتەوە بۆ تۆمارکردنی گۆڵۆکەوەی پار لە بگەڵ بایرن لە چامپیۆنز لیگا ڕوویدا کە هەلێکی زۆر لە دەستدرا خۆ هێرشبەر سەرڕمەکانیش هەلێکی زۆر دەفەوتێنن بەڵام تۆ چانسێکی بەهێزتری هەیە لەگەڵ ژمارە نوێیەکە بۆی کە تۆ زیاتر بە گۆڵ بگەی بۆی کە تۆ باشتر بتانی گۆڵ تۆمارکەی بۆی کە بتانی ڕێژەیەکی گۆڵی زیاترێ بێ بۆ ئەرسیناڵ یەکێکە لەو تیپانەی کە پێویستیەکی زۆری بە هێرشبەرێکی ژمارە نۆ هەیە و پێویست دەکا کای هاڤێرس لێڵ هێرشبردن یاری نەکا بەڵکو کای هاڤێرس لە پشتی هێرشبەرانەوە یاریکە ئێمە هەمیشە ئەو هاڤێرسە دەبینین کە لیڤەرکوزنە بینیومانە چ لە باڵەکان بێت چ لە پشتەوەی هێرشبەری باڵەکان بێ کای هاڤێرس دەتوانێت ئاسێکی ناوازەتر و ئاسێکی بەرزتر پێشکەش بکات و ئەوەشی پێشکەشی کردو لە ێڵی هێرشبردندا زیادەیەکی کای هاڤێرس خۆی بۆ ئەمە وەکو ڕکابەری مانچستەر سیتی کە ئێمە ڕکابەرێکی دیکەی بێزمانەیە کە ئەویش یانەی ئارسیناڵە لە هەمووی گرنگتر کە من بمەوێ باسی بکەم و بمەوێ باس لە مەرکاتۆکەی بکەم یانی مانچستەر یونایتدە و دەمەوێت دوورتان نزیک باز لەو گۆڕانکاریانە بکەم کە بۆ مانچستەر یونایتد ڕوویداوە ئێوە زۆرێکتان ینی من لە چەند بەرنامەش باسیەوەم کردووە ڕەخنە لە مانچستەر سیتی و لە گواردیۆلا ئەگرن بۆ گرێبەستانەی کردویانە باش ڕەخنە بگرن ئاساییە بەڵێ سیتی مەرکاتۆی گەورەی کردووە بەڵێ باشترین یاریزانەکانی پێبووە ئێمە ڕازین بەمە بەس ئەی گواردیۆلا و سیتی چیان دەسەبەر کردووە لە ماوەی ڕابردوو لە تۆپی پێدا هەموو نازناوەکانیان بردوێتەوە و مانچستەر سیتیان لە لیڤڵێکەوە بردوێتە لیڤڵێکی دیکە لیڤڵێکی زۆر بەرزتر ئێخۆ ئەگەر حساباتی هاتنی گواردیۆلا بکەی بۆ هاتنی
ینی نەکتی ناک بەزە بۆ گۆڕانکارانی کە مانچستەر یونایتد کردوێتی مانچستەر یونایتد بڕەپاری زیاتری سەرف کردووە. بەڵام دەستکەوتەکان جیاوازی نێوان زەوی و ئاسمانە. بۆیە هەموو کات بۆیە دەڵێم ئەم ڕەخنانە لە مانچستەر سیتی ڕەخنەی واقعی نین، ئەم ڕەخنانە لە گواردیۆلا ڕەخنەی دادپەروەرانە نین، چونکە دەستکەوتەکانی هاوتای دەکاتەوە لەگەڵ ئەو پارەی کە بە خەرجی داوە. بەس تیپێکی وەکو مانچستەر یونایتد تینهاگ نزیک دەبێتەوە لە 1 ملیار یۆرۆ کە بووی سەرف دەکرێت. پاشەوەی کە ڕاتکلیف وەرزی ڕابردوو 125 پشەکانی مانچستەری لە بنەماڵەی گلایزەل کردی، بڕیاریدا بەڕێوەبردننی یانەکە لە دەستی بنەماڵەی گلایزەر وەرگریە، بەڵام ئەوان لە داهات و لە پشکەکانی مانچستەر یونایتد 75 خاوەندارێتی یانەکەیان هەیە. بەس وەکو سیستمی بەڕێوەبردننی تۆپی پێی یانەکە تەواو هیچ پەیوەندیشی نێژ لەگەڵیانە وە خۆی سەرپەرشتی ڕێخستنەوەی مانچستەر یونایتدی کرد و سەرپەرشتی بارودۆخی مانچستەر یونایتد کرد. وەرە دیقەتی مانچستەر یونایتد بە تا ئێستا چی کردووە چی ناکە. لەگەڵ ئەوەی تیپەکە وەرزی ڕابردوو چەندین گرێبەستی کرد وەکو پێویست نەبوو، وە نەیتوانی بەشداری پاڵەوانیتی چامپیۆنز لیگ بکە و تەنها نازناوی FA کەپی لەسەر حسابی مانچستەر سیتی بردەوە. دیقەت بدەن یەکێک لە باشترین هێرشبەرەکانی خولی ئیتالی کە جوشوا زیرکیزی بوو پەیوەندی بەم تیپەوە کردووە کە 2 ساڵە لەسەر یەک باشترین هێرشبەری خولی ئیتالی هێنێتە خولەکەەوە کە وەرزی ڕابردووش ڕاسمۆس هۆڵاندی هێنا بە بڕەپارێکی خەیاڵی. ئەم ساڵیش زیرکیزی بە زیاتر لە 40 ملیۆن پاوەند پەیوەندی بە ڕێزەکانی مانچستەر یونایتدەوە کردووە. لینیۆرۆ کە بەرگریکارێکی لاوی تەمەن 18 ساڵە لە ڕکابەری ڕیاڵ مەدریددا بۆ ڕیاڵ مەدرید تەنها 30 ملیۆنی پێدا بوو بۆ گواستنەوەی لانی لیلەوە، بەڵام مانچستەر هاو بە 6 ملیۆن گرێبەستی لەگەڵ داواژوو کرد. و لەگەڵیش یا گرێبەستی ماتایس دیلیخت واروان و سێر مەزراوی لێسادا یەکلا بۆتەوانێ کە سبەی بڕیارە بگەنە شاری مانچستەر و پشکنینی پزیشکی ئەنجام دەن و پەیوەندی بە ڕێزەکانی یونایتدەوە بکەن. ئەمە جگەلەوەی لە پێشترا گرێبەستی مارتینێز و گرێبەستی مالاسیا و یعنی گرێبەستی ئۆنانا و گرێبەستی ئیرکسۆن و گرێبەستی مەیسۆن ماونت و گرێبەستی ئانتۆنی و کۆمەڵێک گرێبەستی زۆر لەم تیپە داواژوو کراون، بەڵام بێەوەی کەس نایبێنێ. ئەی ئێستا مانچستەر یونایتد دەبێت بچێتە چ دۆخێکەوە؟ تینهاگ هیچ مەجاالێکی بۆ خۆی نێشتاوانێ. وەرزی ڕابردوو ڕکابەری سەرسەختی پرێمەر لیگ نەکاوەکو ئەرسیناڵ لە 2 ساڵی ڕابردووە کردوێتی، ڕاستەوخۆ کۆتایی وەرز تینهاگ گەداوت و دەرەوە، چونکە جێگەی نابێتەوە. ناکرێت تۆ لە ماوەی 2 ساڵە ئەم هەموو نوێکاریە ئەنجام بدەی، ئەمە کاسمیرۆشمان بیر نەچێتەوە کە گرێبەستی لەگەڵ واژوو کراوە و پارێزگاری لە باشترین یاریزانەکانی شت پێی. یاریزانەکان لێ مابێتنەوە یاریزانە باشەکان و قوتابخانەی تۆپی پێکەشی یاریزانێکی باشی بۆ دەرکردووی کە ئالیخاندرۆ گارناچۆیە بۆ پێلێستریە، یعنی ئەم تیپە ئەو ئاماد دیالۆیە، یعنی سێریکە مانچستەر یونایتد لە ڕووی پارەوە پارێکی زۆری پێ، لە ڕووی گرێبەستکردنەوانێ بە شێوەیەکی زۆر باش دەچێتە مێرکاتۆ، لە ڕووی دەرخستنی یاریزانە لاوەکان و ئەکادیمیاشەوە مانچستەر بێکێشەیە. ئەو تا ئەو ناوانەی من بۆ مێنان هەموو یاریزانی لاوانی مانچستەر یونایتدن لە تیپەکە دەرکەوتون. کەواتە ئەمە چی دەکات؟ ئەمە ئەرکی تینهاگ بە تەواوی قورس دەکات و مانچستەر یونایتد پێویستە لەسەری لە وەرزی نوێدا ڕکابەری سەرسەختی بردنەوەی نازناوی پرێمەر لیگ بکات، چونکە ئەم تیپە ئەو نوێکارانی کە کردوێتی تەنها لە جێگە پێویستەکانیان نوێکاری کردو. بۆ نمونە لە ماوەی ڕابردوو مانچستەر یونایتد چەندین جار کاسمیرۆ لە دڵی بەرگریە یاری پێ کردووە و گرێبەستی جۆنی ئێڤانسی دوای چەند ساڵێک هێنایەوە ڕیزەکانی خۆی لەبەر نەبوونی بەرگری، بەڵام تۆ ئێستا گرێبەستی 2 بەرگریکاری دیکە دواژوو کردو، لۆکشاو گەڕاوەتەوە و دالۆت هەیە و هەروە گرێبەستی نووسەر مەزراوی و ماتایس دیلیختیش بۆ خۆی یەکلا کردوێتەوە. 2 مانگیتر لینیۆرۆژ دەتوانێت هەر ئیزافەیەکی ترە بۆ پێگاتەکەەوە بڕیارە گرێبەسێکی دیکەی هێڵی ناوەند دواژوو بکات. دووە تا جۆشوا زیرکیزی لە هێڵی هێرشبردن هاتۆتە تیپەکەوانێ و سانچۆ گەڕاوەتەوە تیپەکە پاژەوە ئاستەبەرزێ لەگەڵ دۆرتمۆندا پێشکەشی کرد. کەواتە ئەتوانین خولاسەی کەلامیان خود ملەخەسێکی تایبەت بە مانچستەر یونایتد ئەگەر قسەی لێسکرێ بکەین لە مانچستەر یونایتد بۆ ئامادەکاری وەرزی نوێ
هەموو ڕێکارەکان بە شێوەیەکی تەندروست بەڕێوە چوون و مەوعیدی دەستپێکردنی ئامادەکاریەکان مەزبوط بووە و هیچ کێشەیەک لە ژووری جلگۆڕینی تیپەکەیان نیە و هیچ کێشەیەک لە ئامادەکاری تیپەکەیان نیە. هەموو یاریزانەکان پابند بوون بە وەختی گەڕانەوەیان بۆ تیپەکە و کارگێڕییانەکەش بە شێوەیەکی زۆر باش هاتوون بەدەم داواکانی تینهاگەوە و گیرێبەستە دڵخوازەکانی خۆیانی بۆ واژوو کردووە. چونکە سێریگەن ئەم یاریزانانە هەمووی پێشتر لەژێر دەستی تینهاگە یاریان کردووە. نووسێر مەزراوی ماتایز دێلێخت پێشتران تۆ هەموو ئەو یاری ئەو بژاردانن کە تینهاگ بەو پەڕی قەناعەتەوە بە کارگێڕییانەکەی وتووە کە من ئەم یاریزانانم بۆ بێنن دەتوانم مانسەروایەتیت بەرمە دۆخێکی تر. بۆیە مانسەروایەتیت هەموو شتێکی تەندروستە، تەنها ئەوە ماوەتەوە لە ئەرزی واقع ڕێکارەکان بە تەندروستی بسەلمێنێ وەکو تیپێکی بەهێز خۆی نیشاندا و تیپێکی بەهێز دەرکەوێت. چونکە هێدیەدی لەگەڵ هاتنی دیلێخت و مەزراوی ئیتر مانسەروایەتی دەگەر یاریزانیشی پێکراو بێ تۆ هەر پێگاتێکی بێسترە لە وەرزی ڕابردوو لە بەردەمە و بێ ئەنجامێکی باشتر لە وەرزی ڕابردوو بێنی و بە بڕوای من دەبێت ڕکابەرێکی سەرسەختکە لەسەر بردنەوەی نازناوی پرێمەر لیگ. ئەگەر ئەمە قسەکەی منە، ئەگەر تینهاگ ئەو ڕاهێنەرە ناوازە پێرفێکتە دامەزراوە بێ کە شیکەرەوەکانی تۆپی بێ باسیەکەن و دەستکەوتی ئایاکس کە دەسەبەری کردو دەستکەوتێکی مفاجانە بۆ کە تیپەکە گەشتە قۆناغی چوارگۆشەی زەڕین، بەڵکو لە ڕووی کارکردن و لە ڕووی ڕانانێکی گەورەواتەوە چونکە هیچ شتێکی دیکە لە بەردەم مانچستەر نەماوە. سەبارەت بەیانەی لیڤەرپوڵ وەکو پێشتریش باسم کرد، ئارنێ سلۆت ڕایەنەرێکی هۆڵەندی ژیرە. من سەرسامم بەو سیستمی کارکردنە چونکە کاتێک هاتۆتە لیڤەرپوڵ بڕیار نەبووە لەوەی هاتبێتە سەرتیپێکە بڵێ وڵات تۆ تەنها کاراباوە بردۆتەوە لە پریمەر لیگا سێم بوویت و لە جاما ماڵاوایی کردووە و لە یۆروپالیگا لە شارێکی کۆتایی ماڵاوایی کردووە. ناتوە ئەم ساڵە بێتەوە من ڕکابەری و ڕکابەری بکەین بەو شێوەیە و ئەمە ئەم نە هاتووە لەسەر و پێگاتەی کە لیڤەرپوڵ هەی بووە، لەسەر و یاریزانانەی کە لیڤەرپوڵ هەی بووە ئیعداد پری سیزنی دەست پێ کردووە، واتە فترەی ئامادەکاری یانەکەی بۆ وەرزی نوێ دەست پێ کردووە بەبێ دەستکاریکردنی هیچ شتێک. و چی لە توانای یاریزانەکانی لیڤەرپوڵە هەیە بەش کە پێی ئاشنا بێ. ئەمە کارێکی زۆر دروستە، ئەمە کارێکی زۆر تەندروستە لە پیشەی کاری ڕانەرایەتیە. چونکە تۆ هەڵسەنگاندنی تەواو بۆ تەواوی یاریزانەکانەکەی ئەنجە بڕیاری گرێ بەسەری ڕاستە زۆر زۆر گرنگە کە یاریزانێک کە تۆ دەتەوێت بۆ نوێکاری تیپەکە و بیێنی لە سەرەتای ئامادەکارەکانەوە لەگەڵ تا بێ بەش کە تۆ پلانەکانی خۆتی تێگەێنی، بەش کە تۆ گونجاندنی لەگەڵ یاریزانەکانە بۆ دروستکەین. پێشتریش باسیەوەم بۆ کردوون کە لە فترەی ئەعدادا ڕایەنەر هەیە داوا لە یاریزان دەکات لەوەی کە لە ناو یاریە دۆستانەکاندا کارتێکی سوور بەخۆی بگێنێ، هەر خولێکی دەی سەرەتا یارەکە پەنارتیە لەسەر خۆیان دروستکە و کارتێکی سوور بەخۆی بگێنێ بەشکە ئەم تیپە ئامادە بێت بۆی کە هاتە ناو ڕکابەرەکانی خولەوە بەشداری ڕکابەرەکانی کرد حاڵەتی لەم جۆرەی بەسەرات بێ. بۆ نمونە کارتی سوور و پەنالتی لەسەر گیرابێ لە سەرەتای یاریەوە بەڵام من بتوانێت دۆخینەوە خولەک تێپەڕێنێ. بۆم حاڵەتانە زۆر گرنگ یاریزان لە سەرەتاوە، بەڵام بۆ سیستمی کارکردنی ڕانەرێکی نوێ ئەوەی کە سلۆ دەنجامی داوە شتێکی زۆر زۆر پێرفێکتە و کارێکی زۆر زۆر ناوازێت. چونکە ئێستا تەواوی توانای یاریزانەکانی بۆ دەرکەوتووە و داواکاریەکانی خۆی لە ئێستادا پێشکەشیانەی لیڤەرپوڵ کردووە کە تەنها نزیکەی 90 ڕۆژ لە مێرکاتۆی هاوینەی یاریزانان ماوە، بەڵام لەمەوەی ئەم 90 ڕۆژە کارگێڕی لیڤەرپوڵ بە تەواوی ئیش لەسەر ئەو گرێبەستانە دەکات کە ئارنی سلۆت داوای دەکات و دەیەوێت تیپەکەی بۆ نوێ بکاتەوە. بێگومان ئێستا ئارنی سلۆت بە تەواوی توانای یاریزانەکانی زانیەوە و کلێنەکانی تیپەکەی دەزانێت و بەپی ئەو داواکاریانە گرێبەستەکان واژوو دەکات و تەنها گرێبەستی بەرگریکارێکی هۆڵندیەکە پێشتر ئاشناییە بۆ لەگەڵ سلۆتاوە لە لیڤەرپوڵدا بۆی کە لە وەرزی نوێدا ڕکابەری بکە. یەکێکی دیکە لەو تیپانەی کە نوێکاری تەواوی ئەنجام داوە یاخود نوێکاری پێویستی ئەنجام داوە، ئێمە گەر بزانین وەرزی ڕابردوو یەکێک لەو تیپانەی کە تووشی داڕمان هات یانەی تۆتنام هۆتسپێر بوو
و ئەوەشی کە بەهۆیەوە تووشی هات پێکانی یاریزانەکانی بوو بە تایبەتی پێکانی مادیسۆن و پێکانی دوودڵی بەرگری ڕۆمیرۆ و هەروەها ڤاندیفین کە ئەمە کەلێنێکی گەورەی لە تۆتنام و لە ئەنجامەکانی تۆتنامە. لەگەڵ ئەم سەر ئێشانەیە تۆتنهام بۆی نەبوونی هێرشبەرێکی سەرڕمی ناوازە لەبەری ڕیچاردسۆن سەرکەوتوو نەبوو، نەی دەتوانی وەکو پێویست دەرکەوێت لە تۆمارکردنی گۆڵەکاندا سەرڕای و هەمووهەلەی بۆ تۆتنام هەڵدەکەوە هەمووهەلەی دروست دەکرا، بۆیە بە ناچاری سۆنی لەو هێڵە داری پێدەکرد، سۆنیش نەی دەتوانی وەکو پێویست خزمەت بە تۆتنام کات. ئەمساڵ نوێکاریی نوێی ئەنجامدا تۆتنام کەویش گواستنەوەی دۆمینیک سۆلانکی هێرشبەر یانەی بۆرنمۆز بوو کە وەرزی ڕابردوو 90 گۆڵی تۆمار کرد و وەرزی ڕابردوو لە ڕیزی سێمین گۆڵکارەکانی پرێمەر لیگ بوو، لە دوای هالاند و پاڵمەرەوانێ هاوشێوەی ئۆلی واتکینس سێم گۆڵکار بووە و ڕکابەری سەرسەختی کرد بوو لەوەی کە ئەنجامی بۆرنمۆز ئەنجامێکی باش بێ و هەرزوومانەوەیان بۆ تیپەکان مسۆگەر کرد. ئێستا گرێبەستی تۆتنام لەگەڵ دۆمینیک سۆلانکی بۆ بەهێزکردنی هەڵی هێرشبردنی ئەم تیپەیە. ئێستا لێرە بە دوا تۆتنهام هێرشبەرێکی سەرەڕمی ژمارە 9 سەڵبی هەیە کە بە تەواوی وەکو ژمارە 9 یاری دەکات و بە تاوی ڕۆڵی خۆی دەیجێڕێت لە یاریزانێکی ژمارە 9 و دەتوانین بڵێن یەکێکە لە باشترین هێرشبەرەکانی پریمەرلیگە گەرچی لە ئینگلتەرا بانگ نەکرا، گەرچی ئەنجامەکانی وەرزی ڕابردوو وەکو پێویست نەبوو، بەڵام بە دەرکەوتنی وەرزی ڕابردوو بە شێوازی ئەو شێواز یاریکردنی پۆستیکۆگلۆ یاری پێدەکات، دەتوانین بڵێن تۆتنهام گرێبەستی هێرشبەرێکی ناوازی واژوو کردووە و بێگومان دەبێت تۆتنهام لە وەرزی ئەم ساڵە جیاواز لە وەرزی ڕابردوو بەهێز و بەێسر دەرکەوێت. یانەی چۆک ئەستۆن ڤیلا لە دەستدانی دیابی، بەڵام ئەستۆن ڤیلا بە تەمای جۆ فلێکسەوە تیپەکە دامەزراوەی زیاتریە و تیپەکە دۆگلاس لویزیشی لە وەرزی ئەم ساڵدا لە دەست داوە. ئیتر بە جۆرێک لە جۆرەکان نیوکاسڵ ئەوەی کە دەبینێت لە ئەستۆن ڤیلا دووبەرێ، ینی هەم بۆ نمونە یاریزانی چۆک و دۆگلاس لویز، یاریزانی چۆک و موسا دیابی کە وەرزی ڕابردوو ڕۆڵێکی کاریگەریان نەبوو لەوەی ئەستۆن ڤیلا بگەن نە یاریەکانی چامپیۆنز لیگ، لە هاوینی ئەمساڵ یانەکە دەستبەرداری هەریەشی چام بوو کە دیابی چۆخ ئیتیحادی سعودی و هەروە دۆگلاس لویزیش پەیوەندی بە ڕیزەکانی یانەی ڤانتۆسی ئیتالیەوە کرد. ئەمە پێمان دەڵێت کە پرۆژەی نیوکاسڵ مەرج نییە لە وەرزی نوێدا هەر بەرەو پێش بچێت و پێمان دەڵێ پرۆژەی نیوکاسڵ ڕاستە گرێبەستی ماتسنی لە پاش گەڕانەوەی عارەکەی بۆ چێلسی لە دۆرتمۆندەوانێ کردووە، بەڵام ئاماژەکان بۆ نیوکاسڵ بۆ ئەستۆن ڤیلا پێمان ناڵێن کە ئەم تیپە پارێزگاری لە ئەستێرەکانی کردووە و نوێکاری نوێ بۆ ئەنجام دەدا. بۆیە من تەوقع دەکەم ئەستۆن ڤیلا و ئەنجامە نێنێتەوە کە وەرزی ڕابردوو دەستەبەری کرد کە گەیشتن بوو بە چامپیۆنز لیگ و زۆر قورس بێ بە و ئامانجەی بگات. هەروەها یانەکانی نیوکاسڵ و وێستامیش، نیوکاسڵیش تا ڕادەیەک ئەتوانین بڵێن لە کێرفی خۆی هاتۆتە خوارەوانێ و ئەو نیوکاسڵ نییە کە وەرزی پار عنی وەرزی ڕابردوو نا وەرزی ڕابردووتر گەشتنی بە چامپیۆنز لیگ مسۆگەر کرد، گەرچی لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوی کردم ساڵ نیوکاسڵ بەشداری هیچ پاڵەوانێتیەک ناکات، بۆ یەگەر نوێکارێکی باش بۆی دیهاو ئەنجام بدرێت و سندوقی وەبەرهێنی سعودی لە پرۆژەکەیان بەردەوام بن، ئەو بە دڵنیای نیوکاسڵ ئیستیغلالی ئەو بارودۆخەی دەکات کە بەشداری پاڵەوانێتی ئەوروپیەکان ناکات و دەتوانێت بە شێوەیەکی بێستر لە وەرزی ڕابردوو دەرکێت. وەستامیش ئەمساڵ بە ئامانجێکی گەورەتر بەشداری لە پریمەر لیگدا دەکات و دەیەوێت ئەنجامێکی باشتر بێت. تێمە لای کۆمنتەکان کاک موحسین سوپاس بۆ تۆ، کاک ڕێواز دەڵێ وێستام و مانیۆ ئامادەترن، بەڵێ زۆرترین گرێبەستیان واژوو کردووە. کاکە ڕامان دەڵێ مانچستەر سیتی بەڕای تۆ چۆن دەبێت ئەمساڵ؟ ئەگەر گرێبەستی گواستنەوەی جولیان ئەلڤارێز نەکرێ من وەرزی ڕابردووش دام نابوو سیتی نازناوی پریمەر لیگ لەدەست با، بەڵام ئەو ئەرسیناڵ و لیڤەرپوڵ خۆیان بوون کە نازناوەکان پێشکەشی مانچستەر سیتی کردو بۆ دەستەبەرکردنی نازناوەکە. سیتی هێدی لەگەڵ کۆتایەتنی گرێبەستەکەی گواردیۆلایە نوێکردنەوەش لە تیپەکەیە بە سستی و بە خاوی بەڕێوە دەچێت، چونکە بڕیار وایە هاوینی داهاتوو گرێبەستەکەی گواردیۆلا لەگەڵ مانچستەر سیتی کۆتایی بێت، تاوەکو ئێستاش هیچ ڕێکارێک بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەی نەگیراوەتە بەرەوە ڕەنگە خۆشی بڕیاری ڕۆشنی دابێت.
کاکە ژیر ئەحمەد دەڵێ پریمەرلیگ بەس لە ناو خۆیان ناباشن چەند ساڵ نەمان بینی لە چامپیۆنزیک شتێ بکەن سیتی لە دەرچێت زۆر سەیرە نازانم بۆ ناوانیە کاکە ژیر لە 5 ساڵی ڕابردووە تۆ ڕیال مەدریدی لێ دەرکە لە 5 ساڵی ڕابردووە 6 ساڵ وەرگری یعنی سێریکە لە 6 ساڵی ڕابردووە سێ تیپی پریمەرلیگ نازناوی چامپیۆنزیکی بردوێتەوە 2019 لیڤەرپوڵ بردوێتەوە 2021 چێلسی بردوێتەوە 2023 مانچستەر سیتی بردوێتەوە خراپ نییە ئەنجامانە ڕاستە ڕیال مەدرید دوو نازناوی چامپیۆنزیکی بردوێتەوە بەڵام وەکو یانەکانی پریمەرلیگ دەستکەوتی باشیان دەستەبەر کردووە وەرزی ڕابردووتر و ئێستان پاڵەوانی کۆنفرانس لیگ بوو بە نازناوی کۆنفرانس لیگی بردەوە ئەمانە هەمووی دەستکەوتن بۆ یانەکانی ئینگلتەرا بە پێچاوانەوە دەیبینم کاک محەممەد قادر ئەڵێ ئەمساڵ مانچەستی ناتوانێت بەم پێگاتەوە پارێزگاری لە نازناوەکەی بکات کاگیواڵێ چێلسیکەی دەگەڕێتەوە سەر سەکۆی نازناوەکان کەی توانی تیپەکە تەنها دامەزراوێک بەخۆ دروست کات چێلسی پێگاتی بێزی لە بەردەمدایە بۆی کە بگەڕێتەوە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان بەڵام ئەم تیپە نازانم بۆ دەرفەت ناداتە ڕانەر لەوەی بەتاوی کارەکانی خۆی بکات 2 ساڵ یعنی قەیچێکە تۆ با 2 ساڵ بێ دەستکەوت بی دەرفەت بدە بە ڕانەرێ بۆ 3 ساڵ کارەکانی خۆی بۆ بسەلمێنێ بەڵام ئەوە نابینرێت لە چێلسیە تیشی تاکاڵێ ڤلاهۆڤیچ زۆر باشە بوو بۆ ئەرسیناڵ هەر هێرشبەرێکی سەرەڕم بێ ڕەنگە لە گابرێل خیسۆس باشتر بێ بۆ ئەرسیناڵ بە هۆکاری چی بە هۆکاری ئەوەی کە ئەرسیناڵ پێویستی بە ژمارە نوێیەکە کە بەردەوام لە ناوناوچەی سزاب بێنێتەوە کە جیسۆز ناتوانێەوە بکات و خاڵی دووەمیش پێکانەکانی جیسۆسە کە جارێکی دیکە زیان بە ئەرسیناڵ دەگەنێت گرێبەسی میرینۆ کالافیۆری بۆ ئەرسیناڵ پێویست بووە کالافیۆری زۆر پێویستە میرینۆ ژەگەر یەکلا بێتەوە لەگەڵ هێرشبەرێکاوە ئەرسیناڵێکی جیاوازترە بینین کاگونیسی ژەڵێ پێویستی بە هێرشبەری سەرڕم هەیە ئەرسیناڵ کاگوریاجان ئەی ئێستا هیچ شتێک نییە دڵەکەم یعنی نازانم من 4 ڕۆژە بەرنامەم کردوێتەوە باسم لە مێرکاتۆی تیپەکان کردو ناچارم ێستش باز لە مێرکاتۆ بکەم وەلبەری دۆخی مێرکاتۆیە بۆی قسەکان نەکرێت دووبارە بنەوانێ وەرکە بارودۆخەکە شتێکی تازە نییە ینی من دانیشم باسی شتێکی ئەفسونایی بۆ بکەم هەر لە خۆ نا من هەوڵ دەدەم شتانی کە باسی کەم ئەمری واقع بێەوە لەگەڵ مێرکاتۆیە ڕۆشتم بە پێی دۆخی مێرکاتۆ قسەم کردووە و ئێستا لەسەر ڕکابەری نازناوی پریمەرلیگ قسەم کردووە کە پێشتر هیچیان لەسەر ڕکابەری نازناوی پریمەرلیگ قسەم نەکردبوو بەڵام دەستت خۆش بێ کاگوریاجان کاگاوکار ئەڵێ ڕانەری لیڤەرپوڵ بۆ نەکردنی گرێبەسی جەختێکی لەسەر خۆی دروست نەکردەوە بردنی نازناو تەنها ئامانجی باش ئەنجامێکی باش بێنێت مانەوەی مسۆگەر دەکات من لەو بڕواایە لە هەموو دۆخێکدا ئارنی سڵۆت لیڤەرپوڵ لە پۆسەکەی دووری نەخاتەوە لارکەکەی بەردەوام بێ و دڵنیا بە لەوەی لیڤەرپوڵ گرێبەسیش دەکات چێلسی گرێبەست زۆرەکە ئەخۆ پارەی من و تۆی پێنایە ئێتە تیپێکە دیارە ڕاهێنەری ئەم ڕاهێنەر گۆڕینانە زیان بە چێلسیەگەێنێ هەر ڕاهێنەرێکیت کۆمەڵە داواکاری ڕاستەخۆ کارگەڕیانەکە بۆی جێبەجێەکە دواتر ئەمە ئەبێ بە زیادە بە سەر تیپەکەوانێ ڕاهێنەرێکیە دەمی بەدڵنیەوە تا ئێستا مارسکا دەڵێ چالوباو لۆکاکۆ و یاریزانێکی دیکەشی دانەوە کە دەبێت بە هەموو جۆرەگیانەکە بەجێبێڵن ئەمانەی کێشە بۆ تیپەکە دروستەکە ئەخۆ دەتۆ بینیتان چێلسی چۆن لۆکاکۆ هێنایەوە تۆ خێڵ چەند داوای کرد لەم لاوە گرێبەسی ترواژ و کراتی بەکاڵێ بە کەڵکم نایە سوودیان لێوەرناگرم ئەمە وا دەکات کە تۆ ڕێژەیەکی یاریزانی زۆرە بێ کاک بڕار بەسەر چاو باسی بە تایبەتی کاک بڕواگیان باسی بۆنزلیگە دەکەین ئەوە کاکە مەڕوانی جۆ کواندەرێکی لیڤەرپوڵ ئەڵێ کاکم گیان ئێمەش خەریکی بۆندی زومبێندی و گۆردۆن و مامارداشفیلی و بەرگریکارێکین و تەواو ئامادەین کاک بیلال ئەڵێ بەڕای منم ساڵ ئارسناڵ و مانچستەر یونایتد ڕکابەری دەکەن پێش یاری سوپەری ئەوروپا بەرنامە دەبێت بەڵێ بە تەشید بەرنامەمانە بێ شیرە دەبلی و جاوە دای من ئەو WNWA یاخود YNWA یانوایە ناتوانم بە تەواوی ینی بە تەقیقی بزانم ناوەکە چییە ئەڵێ چێلسی و هەموو یاریزانەی بۆ چێتیپێکی زۆر بێ بەرنامە بێ سەروبەرێ و کووتم گرێبەستکردنی زۆری لە ڕیال مەدرید یانەکان و ڕاهێنەرە نوێەکان وا دەکات کە تۆ بەم دۆخەیە بڕۆی باسی ڕیال مەدرید دەکەین جاخۆێسە ئەگە لە کۆپلێکا باسی ڕیال مەدریدمان کردووە بەڵام
باسکردنی ڕیاڵمەدی جگەر باسیکەن و دوای کاکەوریایەتەوە دیست ئەنگلیمان لێکاڵێ باسەکان دووبارە بنێمە لە باسی مەرکاتوان لە باسی ئامادەکاری یانەکانین بۆیە ئەکرێ کۆمەڵێ باس دووبارە بنەوانێ بەڵام بێگومان هەموو بەرنامەی هەوڵەدەین باسی تیپێکی نوێ بکەین و باسی شتێکی نوێ بکەین. ڕکابەری پریمەرلیگ کۆی گشتی لە وەرزی ئەم ساڵە تەوەقوع دەکرێت و تەوەقوعیش دەکەم کە ڕکابەریکی زۆر زۆر تون بێ و جیاوازیەکان زۆر زۆر کەم بێ لە نێوان تیپەکانە و پاڵەوان نادیار بێ. تا بێگەشتنەوەیشی تر شاد و کامەران من خواتان.